هەژدەی فبریوەریم ساڵ 10 ڕۆژ بەر لەوەی کە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا نەمایشی جەنگ لەگەڵ دەوڵەتە ئێرانی بکات، من دیبێتێکم هەبوو لە کڵاب هاوسا بە زوانە فارسی لەژێرە ناوە ئەوەی کە ئەمریکا بۆ دەبێ بدا لە ئێران. لە کاتێکە کاتە دانووسان و کاتە مزاکرەکردن بوو و تحلیلگەران مختلف مسائل مختلفیان بەحسە کرد. ئەمانەی کە ناویان تحلیلگەرە، ئەمانەی کە ناویان ڕووناکبیر و متفەکر و قەڵەم بەدەستە، ئەمانە کارمەندانە کانونهای قودرەتن، یعنی صاحب کاریان هەست. ئەو کالایەکی واپێ و ئەو کالا دەبێ یارمەتی دەری هێشتنەوەی دەسەڵات و زیادەتکردنی سروەت و سامانە ئەو بێت، بۆیە مستەخدمیەکە، بۆیە ئەیبات و میدیا و ڕسانە ئەخاتە بەریدەسی تا بۆ ئەوی بخونجنێت. من تەیە ساڵانە ڕابردوو محاولەم کرد کە جەریانێکی جدید لە دڵە ئەم وڵاتەدا پڵۆسیاگە داگیرکریاگ و خەڵکە بەنجکریاگە سەربووگە زەمبیە جنزەدە دروست بکەم. ڕووی دەمە منیش ئەڵبەتە کەسانێکن کە خۆ بە یارە منەزان و بەردەنگە منن و کەسانێکن کە تەیە ئەم ساڵانە فێر نەبوون ڕێکخراوە لە خۆیان دروستکەن، هەروتیان تێپەڕێ، هەروتیان هیچ نییە. تەیە 10 ساڵە ڕابردوو ئێمە بە کۆمەڵێ قوژبنا ڕۆیشتین، ئمڕۆ ئەگەر ئاوەڕێک بدەن و متوەجه ئەوە نێژم چی. ئێوە 10 ساڵە پێش بڕۆن تەماشای ئالبومە عەکسەکانتان و نەوعە خوو ڕەفتار و تێگەیشتنتان بکەن، ئمڕۆ پێ ئەکەنن. 10 ساڵە پێش وەختێ من لە بحران و قەیرانە بنەڕەتیە دەوڵەتە ئێرانی ئەموت، وەختێ ئەموت کە ئەم وڵاتە ئێمە و ئەم سەرزەمینە ئێمە و ئەم سەرزەمینە کوردەوارە جێگەی یەکلاکەرەوەی نظامە سوڵتە و نەزمە سوڵتەیە جیهانیە، ئەڵبەتە خۆوەزلزان و ئەحمەق و جاهل و نادان مغۆیان تێکەوت. ئمڕۆ وای پێهات وە بیرتان تێرمەوە، وا لە بیرتانە لە ژێرە بارە کوردبازیە گشتتان ئەلحەمدوللا کوردە قارەمان بوون، دڵیشتان ئەسۆزیا دڵسۆز بوون، وا لە بیرتانە هاتنە ناوە شەقام، وا لە بیرتانە کلکە ڕێویتانە هاوردە دەمە خەڵکی، وا لە بیرتانە لە تاوە هەڵپەڕکەگردن و قیچەکردن و هەلهەلەکردن کەس فریاتان نەیەکەوت، هەڵی تەکێنە قەزا لە ماڵم سەرگۆی مەمکەکە ئەخشێ لە باڵم. وا لە بیرتانە وا لە بیرتانە وە لێشا و ڕووتان ئەکرد ڕۆژ ئەڤە کوردایەتیتانە کرد، ماس نییەوە دەورت دەمتانە و دیاروێ. وا لە بیرتانە من 10 ساڵە پێش بە تەحەکوم وتم مەئموریەتیان تەواو ئەوێ ئەسلحەکان دائەنێن جێ تێڵن. بوون بە سەربازە پیادەیە ئەمریکا، وتم جێ تێڵن. چەکە ئەمریکاییان گرت، وتم جێ تێڵن. کۆمەڵێ فاسدن مزورن، جێ تێڵن. 150,000 نیروی مسلحیان بوو، وتم جێ تێڵن. نەوتەکانە جنوب سووریەیان فرۆشت، وتم جێ تێڵن. مەئموریەتیان تەواو بی و شەق پێیان چۆڵەکەن. هاشو هوشەکانتان لەبیرە لە شقامەکانە سلێمانی تا لەندەن و پاریستان تەنی بوو و کورد پەرچەمێکی ئەحمەقانەتان گرتووە دەست و قرتەی قنتانە هات. 24 ساعتی پێ نەچوو لە دەیرە زور و ناگەهان لە حەسەکە گەمار و دریان تەسلیم بوون و فرمێسکتان ڕژاند و چەکەکانتان دانیا. خاسم وە بیر دێ من ئشی قسە بکۆرێنەوە تاوە بیرتان بێتەوە، ئشی بتان کولێنەوە تاوە بیرتان بێتەوە چه ئەنتەریاتێکتانە کرد. وا لە بیرتانە وەختێ مەوج ئەکەوێتە ڕێ، وا لە بیرتانە ئێوە متوەجه نیەن خەریکە چه ئەنتەریاتێکن. ئەنتەرە زانی چییە؟ ئەنتەر مەیمونێکی تایبەتە، وا کابرایە هەندی ئەیگرێتەوە دەست و پەتێ ئەخاتە ملی شتێکی پێئەدا بیخوات و مەیمونەکە هەڵقونێ بە دیارە ئەم شتۆ خەڵکی سەیریەکە. ئەم پێژن ئەنتەریات ئەوەی ئێوە کردتان. پس وە بیرتان تێت کەرکووک چی؟ وە بیرتان تێ
فێربوون چەکێکتان ئەداوە پیرەژنێک پێ ئێشا پیرەژنەکە قنیەکەوتە ملا قنیەکەوتە ئەولا ئەیوت من خاکی خۆم بەرنادەم ئەی کوبانی چی ئەی عەفرین چی وا لە بیرتانە ئەزی ئاخی خۆم بەرنادەم لێم دوا کەس نەتانی ئەگرت سوارە تیۆتا لە بیرتان تێت لە هیچ کوێی ئەم دنیا تۆ بە خوێندنەوەی هیچ کتاو و فەلسەفەی سیاسی ناویتە سیاسەتمەدار ناویت بۆیە وینستۆن چەرچیل فەرقە کاتەکە مابەقێ کەسانێکا کە لە بریتانیان وەختێ جەنگە جەهانی دووەم ئەوێ هیتلێر تێت ڕئیس نخست وەزیرە ئەوڵە بریتانیا ئینسان زەعیف النەفسێکە ناڕۆن دانێک ئوستادە دانشگاهە کەمبریج بێرن ئاکسفۆرد بێرن ئەڕۆن وینستۆن چەرچیل تێرن وینستۆن چەرچیل بڕیار ئەدا لە 4 ژوانە 1940 لە پارلەمانە وەستمینستەرا ئێژێت ما تا انتها خواهیم جنگید ئێمە تا بنەکەی شەڕەکەین ما در فەرانسە خواهیم جنگید ئێمە لە فەرانسە شەڕەکەین در دەریاها و ئوقیانوسها خواهیم جنگید لە دەریاکان و ئوقیانوسەکانە شەڕەکەین با اعتماد و قدرت فزاینده در هوا خواهیم جنگید بە متمانە و زۆری لە زیادەتکردنە لە ئاسمان و فەزا شەڕەکەین ما از وەتەنە خۆت بە هەر قیمەتی دفاع خواهیم کرد ئێمە لە وڵاتە خۆمان بە هەر قیمەتێک دفاعەکەین ما در سواحل خواهیم جنگید ئێمە لە کنارە دەریاکانە شەڕەکەین در فرودگاه ها خواهیم جنگید و قول خۆتان لە مەتارە لە فرودگاکانە شەڕەکەین در مزارع در خیابانها خواهیم جنگید لە مەزراکانە لە خیابانەکانە شەڕەکەین در تەپەها خواهیم جنگید لە تەپۆڵکەکانە لە گردەکانە شەڕەکەین ما هەرگز تەسلیم نەخواهیم شد ئێمە هەرگز تەسلیم ناوین ئەڵبەتە ئەمە وینستۆن چەرچیلە ئەگەر وینستۆن چەرچیل نێرن وینستۆن چەرچیل نەوێت کەسی تریان ناتوانێ شەڕە ئەڵمان بکات ناتوانێ نوتق وا بکات گشتی دۆڕیاگە گشتی حەپەسیاگە گشتی دەزگە دڵی بڕیاگە گشتی سانترەقنی بڕیاگە ناتوانێ دەست هەڵگرن لە نەفاق و لە پەرتە پەرتتان دەست هەڵگرن لە خۆوە زلزانین و حیشتیا بەسەر نەوەکتان ئێوە تەشەریش کارتان تێناکا فیشەکیش هەڵتان ناسێنێت من ڕۆژە ئەوەڵیش وتم ئەم شەڕە تەواو ناوێت ئەم شەڕە 20 ساڵی واتیە حەدەئەقەل 20 ساڵی واتیە بۆ ئەوانەتانەوە لە ژێر دەسە کۆرپۆرێشنە ئێرانی دانیشتگن ئێرانیەکان ئێوە چه تعبیرێکتان لە شەڕ هەست ئێوە ئەزانن شەڕ چییە یا ئێوە شەڕە دوو گەماڵوە شەڕەزانن ئێوە هەر وەختێ زرم و زارم ببیسن تێ ئەگەن کە شەڕ بووگە ئەی ئەوەی کە ئەمڕۆ وردە وردە مەجالێ پێتەنگ بووگە وردە وردە ژیانە ڕۆژانەت سەختتر و سەختترەوێت وایتە وەزعیەتە تعلیقا تۆ نێتە ناوە شەڕا نێتە ناوی شەڕ چه اتفاقی کەوتگە ئەمە چییە ئەمە چییە وایتیە و ئەمە هەرێمە کوردستان بۆ دەبێت ئێران پەلامارە هەرێم بدا ئەیدا من وم پەلامارە هەرێم ئەدەم و ئەیدا بۆیسە دەلایلێشم یاڵەتە متحدەی ئەمریکا لە مەرز و سنوورە 40 تریلیۆن دۆلار قەرز تێپەڕی 40 تریلیۆن دۆلار یعنی 40,000 ملیارد دۆلار قەرزاری تێپەڕی ئەوانەی دەوڵەتە ئێرانی وانە لووتکەی شەڕە ناوخۆیە
ئەوانەی دەوڵەتە ئێرانی وانە لووتکەی شەڕە ناوخۆییە بە مشتەبایەکی پاپێت بە چیرۆکێک لە دەوڵەتە ئێرانی کە ناتوانن بیگۆڕن بە تەسلیمی لە مقابڵە ئەمریکا کە ناتوانن بوون تەسلیمە ئەمریکا بوون ساختارە ئیجتیماعی سیاسی و بروکراسیان ئەشێوێت. یاڵەتە متحدەیە ئەمریکا تەسلیمە ئێران بوێ هەیمەنەیە خۆی لە دنیا لەدەسەدا. ئەمە پێی ئێژن منتقە شەڕ. دائیمەن ئەمرە سیاسی وا ئێژێ باوە بیرهێنانەوە یەکتان بۆ بێرم تا لە سیاست تێبگەن. ئێوە بیستتان ئێژن جەلال تاڵەبانی پیایە سیاست مەدارێک بوو؟ من لە کەسایەتیەکی پلە بەرزە یەکێتی کە ناوی ناهێنم بیستم مەحموود سەنگاوی لە کەلارە تجاوزی کردگە و 4-5 کەنیشک لە فڵانە مەکتەبانە و مەکتەبەکەی هاورد لە بیرم نییە. کەنیشک 12 ساڵە تا 15 ساڵە. یارێک لە من پرسی کاک پەیمان مام جەلال بێشەرەف بوو. وتم بۆ بێشەرەف بوو؟ بۆ بێشەرەف بوو؟ مام جەلال تماشای کرد خەڵکە کەلار پیاگیتیا نەبوو بێتە دەرەوە مزاهرەیەکا پەلامار باد خولە سەنگاوی بکوژن تا ئەویش بترسێ لە دەسەڵاتی یەکێتی خۆی خولە سەنگاوی بگرێ. طبعا کەلار پیاگیتیا نەبوو. مام جەلالیش تەماشای کرد ئەوەڵەن خولە سەنگاوی نقطە زعفێکی واوە دەسە جەلالە تاڵەبانی خێرێ نقطە زعفە قەشەنگێکە. دوومەن ئەم مردمە بیشی گەی تەجاوزی پێ بکەی تەکان ناخوا. قەشەنگە ئەم مردمە خولە سەنگاوی گەرەکە تا ئەو بتوانێت دەسەڵاتە خۆی ڕاگرێ. ئێشێ دەدانە متەجاوزە وەکو خولە سەنگاوی وە دەسەوێ ئەو خەڵکە قسەی کرد سوالە من ئەو خەڵکەی بکات تەجاوز بکە بەو خەڵکە هاو خەڵکە پیاگیتیانێ دەمکاتەوە. لەگرا ئاغای جەلال تاڵەبانی کەسە سیاست مەدارێکە. ئەمە سە سیاست ئەمە سە کە ئەتوانێ بە شێوەیە کاربوردی ناوی بنی سیاست. ئەمە لە هیچ دانشگایەکە تەدریس ناکرێت. تۆش بە هیچ فڵتە ئەخلاقیە فەردیەک ناتوانی لەم ئەمرە دخاڵت کرد. نوکتەیەکی تر وا لە بیرتانە ساڵە 2003 مەلەف بەرادەرانە یەکێتی کەوتە دەرەوە گشتیان جاسووسە بەعس بوون. سعدی ئەحمەد پیرە، شاڵاوە عەلی ئەسکەری کێ نەکەوتە دەرەوە؟ ئەزدەم گشتی جاسووس بوو. وا لە بیرتانە جەلال تاڵەبانی ماوەیە وێسیا دوای ماوەیە کۆنگرەیەکی گرت وتی ئەفوومان کردن، جاسووسەکانمان ئەفوو کردن. ئالەگرا هەڵسوکەوتە سیاسیەکی کرد. کاورای جاسووس تا قیامەت نقطە زعفی وەژێرە دەسە جەلال تاڵەبانی بوو. جەلالە تاڵەبانی کاورە لە هەر کوێکۆتەکانی بخواردە بە عنوان جاسووس هەڵیەکێشا. کابرا لە لێوارە مەرگا بوو. جەلالە تاڵەبانی سندیەوە گەشتیانی کردە ژێر دەست و دەستەمۆ و قەرزار و خائنێک کە ئەم عەفوویانی کردو. ئەمە پێژن سیاست. ئەوە بۆیە ئێژن جەلالە تاڵەبانی ئینسانە سیاست مەدارێک بوو. لەوە نەبوو حکمە ئیعدامە سەدام حسەینی ئیمزا نەکرد. ئەو ئیمزای کردایە، ئیمزای نەکردایە سەدامیان ئیعدامە کرد. ئەو بۆچی ئێشی ئەم نفرەتە بێریتە پای خۆی؟ بۆچی ئێشی نفرەتە عەرەب بێریتە پای خۆی؟ حکمە ئیعدامە سەدام حسەین ئیمزا کات. کە تا ئەگرا گەیشتین ئەگەینە سەر ئەو وەزعیەتێکە وای تێە بۆ ئەوەی حاڵیتان بوێ و بۆ ئەوەی بە فرەیەک لە ئێوەمانان بە تەلەفۆنی وتم خۆتان کۆکەنەوە. بە فرەیەکتان وتم خۆتان جەم بکەن با من تەخەیولی بکەم چی بەسەرتان تێت. ئەوەڵەن دەوڵەتە ئێرانی وا لە لووتکەی شەڕە لەگەڵ یەکتریا، نە لەگەڵ ئەمریکا، لەگەڵ یەکتریا. یاڵەتە متحدەی ئەمریکایش هات یارمەتی بدا. با من سەرەتا
ئاوە پاکی بڕژێن بەسەر دەستان پێتان وانە بێ ئەمە 91ەکە پێتان وانە بێ ئەمە 1970 و ڕەوەکەی 75 نا ساڵە 91 ئێوە ئەتانتوانی بەرەو سنوورەکانە تورکیە دەرچن ئەتانتوانی بەرەو سنوورەکانە ئێران دەرچن ئەم دەفە ناتوان بەرەو هیچ سنووری دەرچن چون لە هەرچی سنوورە شەڕە بۆ هیچ کوێ ناتوانن دەرچاو بێ ناتوانن بەرەو بەغا دەرچن ناتوانن بەرەو سووریە دەرچن ناتوانن بەرەو تورکیە دەرچن ناتوانن بەرەو ئێران دەرچن تەمامە ناوچەکەوا لە ناو شەڕە بەرەو ئوروپایش ناتوانن دەرچن ئوروپا لە ڕووسیەوە بەسیاگە لە خواریشەوە لە تورکیەوە دایەخەن هەر لە ڕۆمانی یۆنانەوە دایەخەن ودایەخەن پس ئەم جارە فەرقە کاتەکە هەرچی جارە بێژگە لە بنارەکانە هەڵگورد و بنارەکانە پیرەمەرگرون کەسێکی جێگەیەکی ترتان نییە بڕۆن نێستن ئەمە نوکتەی ئەوڵ لە فکرتانەوی یاوڵاتە متحدەی ئەمریکا بۆ خاتری ئەوەی کە هەمان ماجرا بزانە تا ئیستە بەناو مشتەبا خامنەئییان هاورد بەناوها دوێکش قەرارگاهە خاتەمیان تەکە ستاد كل النيروهای مسلح قاتی کرد یعنی بە جۆرێک سپابە نەدەم ئەرتەش علی عەبدوڵاییشیان کردە رئيس كل ستاد النيروهای مسلح ئێران خب لە ئێرانە شەڕ قودرەتە و شەڕ دەسەڵاتە بەناو مشتەبایەکی غەیبیان هاورگە بەناو سازوکارێکی جەنگی و فەزایەکی جەنگیشیان دروست کردەگە بەڵام یەک شتیان تێنەپەڕانگە چیرۆک داهاتووی ئایندەیە ئێرە نەیانتوانیکە ناتوانن دەوڵەتەکە بە سەڵامەتی تێبپەڕن و ئەبەدی بکەن ناتوانن نەکریاگە ناویت ممکن نییە ناتوانن و ئەوە کەسێک بوو کە لە سەرەتاوە وتی ئەم اتفاقە ناکەوێت ووتیشی کە شەڕە ناوخۆیی لە 5 ساڵ تا 20 ساڵ شەڕمان هەز لە ناوچەکە ئێستا بابینە سەر ئەمەی کە ئێران گەورەترین قاچاقچیە نظام سڵتە بوو تۆ ڕەوایەتێکی حاکمیەتی نظام سڵتەت بوو بە ئەمریکا ئەتحادیە ئوروپا ڕەوایەتێکی غەیرە ڕەسمیت بوو بە دەوڵەتە ئێرانی هەرچی قاچاق و کارتل و هەرچی جنایەتکار و ئەمانە بوو بەدەستە دەوڵەتە ئێرانی بوو ئیستا یاڵەتی متحدەیە ئەمریکا ئێشێ دیسانەوە سەر لە نوێ تەرکیبێک لە ئینقلاب مردمی لە ئێرانە دروستکە ئەو باڵەی لە حاکمیەت ئەو باڵە لە ناوە حاکمیەتە کە شەڕەکە و گەرەکێسی شەڕەکە بگرێتە دەسۆ و قدرەتەکە بگرێتە دەسۆ دەموچاوە جمهوری ئیسلامی بە تەورە مطلق بگۆڕێ جمهوری ئیسلامی ڕۆخاو وا لەگەڵە ئەمەی کە ئەمە بە شێوەی شەڕێکی ناوخۆییە مردمی بناوە ئینقلاب دای بنێ کە تەسلیم بوونی لە مقابڵە ئەمریکا نەوێت یا ئەگەر تەسلیم بوون لە مقابڵە ئەمریکاوێ بەدەستە خەڵکە ئێران ئەتفاق کەوتوێت تا ناوی بنێن پرۆسەیە ئازادی خب بۆ ئەمە ئێشی چی بکەن ئەمڕۆ ئاغای دۆناڵد ترامپ ئیعلامەکە کە گەورەترین گەمارۆهای تاریخ و جەنگە تاریخی اقتصادی عەلەیه دەوڵەتە ئێرانیەکەی یعنی نایەڵین نەوت قاچاقکەن لە نەفتکەشەوە لە وەسەت دەریا و ئوقیانوس بیگۆڕن مەسەلەن نایەڵین دوونە نەوتەکان و تانکرۆ لە ئەقلیمە کوردستان بێن بڕۆن لە خەلیجە فارس و بیفرۆشین نایەڵین مەسەڵەن هەر کەسێک یارمەتیان بات $1 ئاودیو بکەن سزای سەختیان پێدەن بە تایبەتی ئێوە لە ناوە دەوڵەتە عێراقی خۆ ئەمە یەک پەیامە ڕەوانی هەست پەیامە ڕەوانی پانیک دەست پێەکە ئیستا ئەو باڵە لە حاکمیەتە وا خەریکە باڵە تنڕەوێک کە گشتیان مشتیان گرکە دەسەڵاتەکە یەکلاییکەنەوە ئێشێ بداتە کنارەوە بە چ بیانوێ بە بیانوویە گەمارۆ و شەڕە ئابووری ئەمریکا بە چ بیانوێ بەو بیانوە من
هەردوو هەفتە پێش یارانم بان کرد وتم مەوج گرانیە بێ 600 و نەمان لە ئێران دەست پێکات ئێستا ئەوانەی وا سەرە پەتەکەی هاوردە و بردەی ئێرانیان وا لە دەسا قرچ و ئەوڵۆ ئاغای دۆناڵد ترامپ ئەگەر زەرفە 24 ساعات و یەک هەفتەیە ئایندە وەزیرە دارایی لەگەڵ ئیماراتە متحدەی عەرەبی دەڵڵاڵەکانە فرۆشتنە نەفتە قاچاغ وەکو کوڕەکانە شەمخانی وەکو کوڕەکەی مەحسنە ڕەزایی ئەوانەی کە خۆیان ئەدعاکەن 570 ملیارد دۆلار پولیان وە لە بانکەکانە ئیماراتە پوڵەکانی بلۆکە کرد و فریزی کردن ئەو وەختە جەنگەکە دەست پێەکە ئۆکەی لە شەرایطە ئاوا کە عیدێ لە ناوخۆ بە بیانووی دۆناڵد ترامپ و بە هاوکاریە دۆناڵد ترامپ بەرەو هەڵگیرسانە گەمارویەکی گەورەی ئابووری لە نەمانە کەرەستە نەبوونە پوڵ ڕۆخانە تمەن دەست پێەکەن ئەوانەی بەرامبەر ئیشی چی بکەن ڕقیبەکانیان وە بڕێکیان وانە ناوە سپا بڕێکیان وانە ناوە ئەرتش ئەوانە ئیشی چی بکەن ئەوانە یەک ڕێگەیان هەست هەم جەمعیەتە بەسیجی بێرنە خیابان وەکو جریانە سی ڕۆژەکە هەم محاولە بکەن گەمارۆ بشکێنن کاکە ئەمە سەرەتایی تەرین دەرسە نظامیە کە گەمارۆ دریای دەبێ گەمارۆ بشکێنیت هەر بوونەوەرێ گەمارۆی بدەن گەمارۆ ئەشکێنێت ئێران چۆن گەمارۆیشی بشکێنێ ئێران 4 گوزینەی ئیشی بێت بۆ گەمارۆشکاندن یەک بدات لە ناوگانە دەریاییە ئەمریکا وا محاسرەی ئێرانی کردگە یعنی موشەکەکانی بەجێ ئەوەی بنێ بە پایگا وشکەڵانیەکان کە هەر بینای چۆڵە ئەم دەفە ڕاست بینێ بە ناوچەکانی بە ناوە هەواپەیمابەرەکانی کە ئیسە جۆش دەبلی و بوش تێتێوێ باڵی وە غەرقیانکە ئەمە یەک ئەگەر ئەمەی نەکرد چێمە تەبعاتی گەورەس ئێران سپاهە پاسدارانی واتە کە ئەمریکا نێگەرەکە شەڕ بکات دۆسە ئەمریکاس وە شەڕ جددیناکان کارە ناکە بیکە دوودانە ناوچەی ئەمریکا بپێکێت 200 سەربازە ئەمریکا بکوژێت دموکراتی زاتی نییە مخالفەتە شەڕ بکات خوێنە ئەمریکای تێتە جۆش زاتی نییە کارەوە بکە دەیبەگەر پەلامارە بەحرین بە لەبەرەوەی خەڵکەکەی شیعەز لەبەرەوەی ناوگانە پەنجمە سنتکام وا لە ئەوێ یا پەلامارە کوێیت بە وڵاتێکی چکۆلە بە یارمەتی هەشت و شعبی و هێزە پیادەیە خۆی بڕوات بە ناوەگرتنە پادگانە عەلیە سالم بڕوا کوێیت بگرێ دێ ئەم دوو وڵاتە وڵاتن عضو شورای سازمانە ملل متحدن ئەمە وەسە داگیرکردنە کوێیت لەلایەن سەدام حسین و قەتنامەی سازمانە مللیان بۆ دەرەکەن ئجماعێک لە وڵاتانی دنیایشیان لە ئوروپا و ما بەقیە بۆ دروست ئەکەن هەمان بەڵا کە لە عەمەلیات و تۆفانە سەحرا کردیان چاوەڕوانیانەکە ئەی ئەگەر لەلایەنە کۆمەڵی گروپی ترۆ داگیر بکرێت فقط کوێیت دەتوانێت لەلایەن گروپێکی ترۆ داگیر بکرێت مەگەر حوسیەکانیش پەلامارە ئیمارات بدەن خۆیشی ئیمارات خاپوورکە بەڵام لەگرە یەک شتی تریش هەست ئەی ئەگەر بۆ شکاندنە ئەم گەمارۆ هەرێمە کوردستانە عێراق بگرێکی بێژێ پادگانەکەی حەریرم گرت پادگانەکەی حەریر چۆڵ بووانی ئەمریکایی تیان نییە واتیە ئەوانێ 20 نەفرێکی دیاوێ کێی مەحکومیەکە دەوڵەتە عێراقی میلیشیاکانە عێراقی مەحکومیەکەن کێ مەحکومی ئێرانەکە ئەگرا ئەقلیمە کوردستانە خۆی دەوڵەتە ئێرانی خۆی بەچە ئەمریکا و ئیسرائیلە ئەینێ پێتانەوە ئەمانە جاسووسە ئیسرائیل و ئەمریکان ئەمانە تەلاشیان ئەکرد هێزە زەمینی بێرن و پەلامارە ئێران بدەن کانون تەوتەئە و مؤامرەن عەلەیه ئێران ئقلیمە کوردستان داگیرکردن خیلی ڕاحەتە گوزینە بە باوەڕ من نە لێدانە لە دەسێکی قورس وەشاندنە لە گەماروی دەریایی
نە داگیرکردنە بەحرینە نە داگیرکردنە کوێیتە شاید ئاگرت جەنگ لە عێراقا هەڵسێنن پەلامارە کوێتیش بن بەڵام ئیشێ حتمەن هەرێمە کوردستان بگرن هەرێمە کوردستانە عێراق هەم لەلایەنە میلیشیا شیعەکان و داگیرەکرێ هەم لەلایەنە هێزە نظامیە دەوڵەتە ئێرانی داگیرەکرێ بۆ شکاندنە گەمارۆ تا بتوانێ دەستی بە سووریە بگا تا بتوانێ دەستی بە مەدیتەرانە بگا تا بتوانێ مەیدانە جەنگەکە پان و بەرینتر بکاتەوە لە سووریە هەتا کەنداو هەرێمە کوردستانە عێراق فت تەنیا ڕێگەی هەرێمە کوردستانە هیچ ڕێگەیەکی تری نییە و ئەمما هەرێمە کوردستانە عێراق پێتان وایە بڕۆیتە بەردەمە سپای پاسدارە ئێرانی بێژیت من عاشق ئێرانم معجبە و ئێرانم عاشق معینم تۆمەکەی عشقی و من عاشق ڕوو بە قبلەتم لێ ئەبورێ نا بابزانن دووسێ مانگە ئەوەڵ ئەوەی ئەم 20 ساڵە دزیتان و بندیوارانەتان خوارد و فەسادتان کرد و جاسوسیتان لێکرد بە ناوە هێزە گومنام ڕووتتانەکەنەوە دوو ئەو مردمەی داگیری ئەەکەی ئیشێ تەجاوزی پێ بکەی تا ڕوودار نەوێت خۆ خیرەت باری کردگە لەلاتان وانییە باری کردگە لەلاتان خیرەت نەتانگەرەکە لێتان بشێوێ ئاگاتان لە خۆتان وێ تەجاوز وە تەک تەکتانەکەن تەجاوزتان پێەکەن بەناوە هەشتە شعبی قنگتان قوچی و وەتان نەزانی لێتان ناقۆمێ خراو لێتان نەقۆمێ دەرچوونیشی تیانە نەبەرەو بەغا توانی دەرچی نەبەرەو سوودیە توانی دەرچی نەبەرەو تورکیە توانی دەرچی چی پوڵ و تەڵاتان هەست لێتان نەسێنن ئەو لێتان نەسێنن با بزانن سازماندەهی ئەکەن زیاتر لە 15-20 هزار نەفەر ئەخەنە گیانتان و تا تەکان بخۆن و ماڵەوە ماڵڕوت و قوتانەکەن و قسەی زیایی بکەی تەجاوز ئەکەن و حەچی مێینەتانە ئەیکەن ئەمە ڕێگەی میلەتێک بوو وان نەبووە میلەت ئەمە ڕێگەی ملەتێک بوو غەرق لە فساد و دۆلار بوو قنتان قورسوگە حەزی پێ بکەی پەلامارە دەدەن حەزی پێ نەکەی پەلامارە دەدەن حەزوە جەنگ بکەی نەکەی پەرچەمە سپی بەرز و کەی تۆ سوار ئەون خانەوادەی تاڵەبانی و بارزانیش دەرەچن خانەوادەی تاڵەبانی و بارزانیش دەرئەچن دەمێکە دەرەچن دەمێکە ئامادەن دەربچن و دەرەچن تۆ ئەمێنیت و مشتێ درۆ تۆ ئەمێنیت و مشتێ جمێن تۆ خۆت مقەسر بوو خۆت بندیوارانە خوەر بوویت خۆت مەعاش خوەر بوویت خۆت چڵکاو خوەر بوویت خۆت بێخیرەت بوویت خۆت بێ ئەقڵ بوویت سوخنڕانەکەی چرچیلم خوێندەوە بۆت تۆ نەتزانی ئێشێ ئامادەوی خۆت بپارێزی پیاگوی قارەمانوی کوردوی مەردوی ئێوە چەمک و کوردتان بەلە جەن کێشا دەوڵەتە ئێرانی دەرچوونی نییە دەوڵەتە ئێرانی وا لەسەر مشارە بەر بڕوا ئەدڕێ دوا بڕوا ئەدڕێ ئێمە دەست ئەنینە بینە قاقایی غەڵەت ئەکا ئستقرار پێیاکە نایەڵەم استقرار پێیاکە ئێوەیش لێتان ئەشێوێ حاڵتان خراو ئەوێ من ئەوەنە شەرمەندەی وجدانە خۆم نییە منزورم ئێوە یارانە ئاخیز گوێتان وا پێ 10 ساڵە ستێزەتان ئەدەم بەشک و مەچەکە مردانە بەنە سەر و وەزع قنگە خۆتان جەمکەن و نەتان کرد ئەوەی لە دەسم هات کردم بە ماڵم بە گیانم بە ئابڕووم کردم ئەها کوردستانە سووریە ماس نییە و دەمتان و دیاروێ وەلی ئەم دەحفە خۆتان و خانەوادەتانیشی تێ ئەکەوێت
خۆتان و خانەوادەتانیشی تێکەوێت پێتانم نەوت جەنگەکە خەیری گەورەترە لەوەی کە تۆ فکرەکەی تەمامە ناوچەکە ئەگرێت و ئەبعادە جەهانی ئەوێت بە هیچ ڕێگە حەلێکیش تەواو ناوێت ئێوە نەتانزانی وەختێکە کە بازیگەرە گەورە بازی ئەەکەی بازیگەرە گەورە لە هەر کوێکە کە مشکل بۆ خۆی دروست بێت تۆ ئەکاتە قوربانی پێخاتە سەرت نەتانەزانی و بۆ دەوڵەتە ئێرانی شواسە دەوڵەتە ئێرانی بەچە ئیاڵەتە متحدەی ئەمریکاست ئیاڵەتە متحدەی ئەمریکا قەرار وێ بەحسەمان و نەمانی خۆی بێ پانێتم لەسەر ئێرانەی هاڕێت هەزار دۆسی بێت تۆ پێت وایە ژیانە تاکە کەسیە تۆ وەکو هاوڵاتێ بۆ کەس مهمە لەم دنیا بۆ هیچ کەسێ لەم دنیا مهم نییە تۆکەی ئەوە تۆ خۆت مهم ئەەکەی وەگەرنە کەس بووی مهم نییە تۆکەی ئەمێنی ئەمری ئەژید ملە ئەشکیت بۆ کەس بە کەسی ڕەبتێکی نییە کەی مهمە تۆ خۆتە بۆ مهمە کەواتە دەوڵەتە ئێرانی لەوانەیە بەر لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا دەست بکات بە کۆمەڵێک هەڵس و کەوتی نظامی سپانسەری من کاک حەسەن مطمئنوە تۆ وەخیرەتە مەردانەی تۆ نییە کاک حەسەن بنوە ڕدەوروبەری خۆتە پیاکتان واتیە دانەیە کوردە بە شەرەفتان واتیە ئینسانە شۆڕژگێتان واتیە کاک حەسەن تۆ دۆلارێ بۆ قمە خۆت خەرجەکەی کاک حەسەن تو شەرەفە لەو ئیقلیمە کوردستانە پیاکتان واتیە تو شەرەفە لەو ئیقلیمە کوردستانە کامتان وە $100 ناسندرین کورە من دوورەم نەکرد لە هیچ کامتان ها گشتانم دا پێوە من ئسپانسەرم کێس من ئەگەر ئسپانسەرم بوایە پێتم ئەوت یەک من ماس چنێ کەرەی واتیە نەمبوو کاش بم وایە پێتم ئەوت ئێوە بنوارنە گەڵوقنە خۆتان بزان پیاکتان واتیە تا بزانم ئسپانسەرەکەم کامتانن ئێوە ئیستێشە پارتی و یەکێتیتان سواڵەکە بۆ $100 وەختە لە برسا بمرێ بۆ $100 گەواباوک ئەوە سوالکەرە و 8 جیل تێر ناوێت تو خوا ئێوە پیاک یەکتان واتە پوڵە نانی یەکێکی تر حساوکە تو شەرەفتان خیرەتە ئەوتانە هەست ئەتانوێنمۆ کاک حەسەن ئەتانوێنمۆ من فرقسەیەکم کرد بینیمۆ خۆتان کردە تەڵکەنە کنارە جادە گمێسکەرە کنارە جادە ئەتانوێنمۆ بە شەرافتم تەجاوز ئەکەن و ژن و کەنیشکتان دەنگ ناکەن ماڵ و مڵکتان ئەوەن تێهەڵدانە دنیاتان ئەکەن ئەوەنە خیرەت و مەردانەکی ئەوەنە کوردایەتیتان تیا نەماکە باوکم تۆ قارەمانە بوو گەس وەقتنە سەنای مامی یوسف ئەسێرە کەریم تۆ قارەمانە بوو گە سەلیبریتیەکەت بوو گەسە هیلیلاڤ بوو گەسە سەنا بەرزەنجی تا بینە قاقا وایتە ناوە فەساد ڕۆح فەساد وجود لە کاتێکە تۆ مەشیایە نمونەیەک وایتە تۆ خەڵکت گەمار و دریاگی گشتان قنتان کردگەسەوە بوو دنیا تۆ فاسۆدیا خۆی پێت ناخورێت گەیگیتە ژێگەی ئیشێ پابنێنە سەرە قنەت و ئەینێن دەئیستە کامتان ئسپانسەر من بێشەرەف و جاکەشە دنیان ئەوەتان ئسپانسەرە نەیەتە دەرەوە لە جمهوری ئیسلامیتان و لە حکوومەت جاکەشە هەرێمتان و لە ئیسرائیلە پروفیوستان و لە ئەمریکای گەواتان و ئۆکەی ئێوە کەی ماڵام قسانەنە باوەڕ کە هەشت و شعبی تێت سوارە قنەت تەکتەکتانەوێت باوەڕ کە تەجاوزتان پێ حەت تەجاوزتان پێ ئەکات بە عەمەڵی ئەیکات یعنی ئەمەی من وتم تۆ ئیژی وانیە خاهیم دیت فارسوتی چاومان پێکەوێت با بزانی ئەو جاکەشگەل و پوڵ و مفتخوەرگەلەی فاسدە بەناوە کۆمەڵە و دموکرات و پەکەکە دەوڵەتە ئێرانی بێتە ئەمدی و مەجبورە قانون جەنگ واسە کۆیانەکاتەوە ئەم دەحفە مەجبورە ئەمانیشە بەچە خۆی نیەن بۆ تەسویرە جەهانی و ناوخۆیی ئیشێ بادەیان بیان کوژێت و ئەیان کوژێت و کۆیانەکاتەوە
چون بازیە جەنگەکە واسە ئەوانیشە لە تارانە شەڕیانە لە تارانە لەسەر کورسیە قودرەت شەڕیانە شەڕەکەیشی بخەنە دەرەوە و ئەیخەنە دەرەوە ئەوە من وتم من تەشخیصم داگە ئیشی بینە ئەوەر من دانەی ئێرانی لە سپای پاسداران وایە من بڕیارمەدا هەرێمەگرم بەحرین ناگرم کویت ناگرم هەرێمەگرم عێراق ئەشێوم بە هەشت و شعبی کویت دەگرم پەلامارە عەرەبستانە دەم بە حوسی و بە هەشت و شعبی پەلامارە عەرەبستانە دەم و ئەیدەم و تۆ ئەیوێنی قسەی ئاخری منیشەوەسە یار بوویت یار نەبوویت فکرە قنگە خۆتە نەکرد کردت نەکرد من ئەوێنم وەختی زرم و زارم هەڵەسێ نزیکم ئەوەنەوە بۆوە دەسەڵات ئەکەن وەختی زرم و زارم ئەخەفێ قن ئەقوچێنن دەرەچن بابەگیان تۆ لە توولە عمرتا تەشخیصە ئەوتە نەوگە لە توولە عمرتا هەرچی بڕیارە داگە غەڵەتوگە لە توولە عمرتا هەرچیە کردوتکە غەڵەت لاو دەراتکە تۆ لەکوێ تەشخیصە بوو بۆ فکرەکەی تۆ تەشخیصە هەست نیست تۆ لێت قۆمیاگە و لێت ئەقۆمێت تۆ وایتە ناوە 20 ساڵ شەڕە ناوچەیی ئەلبەتە وەختێ شەڕیش ئەکرێ زاوزێش ئەکرێت حوبحوبێنەیش ئەکرێت نانیش ئەخورێت خۆشیان ناوەستێ لە پاڵە دەستا کاورا کوژن تۆ لەگراوە حوبحوبێنەکەی وەکو غەزە حەشێکیانە کوشت کاورا لەم ناوە ئەزا مناڵێ و وەلێ ئیشی ئامادەیە دەورانە کیۆسبی ئاشوب بووی ئەم تۆ بمریە لەو تۆ بمریانە نییە ها نییە ئێوەش ئەو پیاگە نیەن وڵاتتان بوێ لە وڵاتتان دفاعکەن ئەو پیاگە نیەن ئێوە وڵاتتان نییە ئێوە بەندەی پوڵن بەندەی پوڵن ئینسان تەحلیلەکە لەبەرەوەی بتوانێت داهاتووی خۆی دروست داڕژێنێت داهاتووی خۆی دروست داڕژێنێ ئێوە هاوکاریشتان بە یەک و نەماگە پیاکتان نەماگە خەریکە گعدەکردن و قسەی مەفتکردنن وە کڵاو دەسماڵە زل و تەزوێحە درێژە حیز شانۆگەری دین ئەکەن شانۆگەریە سروەت ئەکەن هەر کامتان وەنەوشەیەکی بوێت وەنەوشەکەی ئەوێت و باعسە گیانی بۆ وەنەوشەیەک ئەتکوژن و ئەتکوژن ئەکەومە بیرە دوعاکانە کاورای شێتە هەڵەبجەیی ئەبەشێت خراو بە دۆلار هاربوون نە خراو هاربوون بە بەندی وارانە و مشە و موچە خراو هاربوونێوە نە لە شەرافەت و لە کوردایەتی و لە مەردبوون کەوتن باسە مەردانەگی کەس ناتوانێت لەلاتان بکات پێکەنینتان تێ باسە کوردبوون لەلاتان بکات پێکەنینتان تێ وە مشتی فاسەدا ئەنتەرە بەرە تەلەڤیزیۆنن بۆ پوڵ هەرچی کارەیکەن وردە وردە ئێشە فێر بوون لە خۆ بردوون وردە وردە ئێشە فێر بوون ئەمنیەت خۆتان لەگەڵ یەکتریە دابینیکەن وردە وردە ئێشە فێر بوون خۆتان بژێنن وردە وردە ئێشە فێر بوون لە دنیای واقعیا بژینن لە دنیای بڵقا ئومێدیش ناکەم ئامادەیە هیچ شتێک ون من وەزیفەی خۆمم و ئێوەیە یاران وت من کارە خۆمم کرد تۆ نایکەی دەسە عەلی ڕەفیقە قنگەتەکان ناخوا دەسە عەلی ڕەفیقە ناجوڵێ دنیا ئارامە دەسە عەلی ڕەفیقە ئەتانوێنمەوە نیخە نیخ و سیخە سیخ و چڵم و مۆخ قاتی نەکەنها
من پێتانم وت ئەوەیشی وتم تێتە دی دەوڵەتە ئێرانی مستەقەڕ ناوێت ئیمکانی نییە نایڵین مستەقەڕ بوێت شەڕە پەنجەرە بە پەنجەرەیش ئێشێ بکەن و ئەیکەن شەڕە پەنجەرە بە پەنجەرەکەن فیشەک وەلای گوێتان و گیزەی ئێشێ بێت وتێت تۆ نەتگەرەکە ئەمە باوەڕکەی ئەم جۆرە کە ئێوە ئەڕۆنە بەرەوە ئێوە تەی مانکای ئایەندە تەعداد فرەیەکتان فقط وە جەڵدەی مێشک و جەڵدەی دڵ ئەمرێزان بۆ چون دڵتان پێوە نییە باوەڕ بکەن واقعیەت چه شەکڵیە دڵتان پێوە نییە حەزی پێ ناکەن نەتانگەرەکە لێو بشێوێت پێت خۆش نییە لێت بشێوێ بۆیە جەڵتە ئەتان کوژێت و لە ئێرانی شامە و جگرانی بە شدت دەست پێیەکات مەسنوعیەها دەسی واتیاها ترامپ قسەیەکی کرد لەگرا ئیستا هاوکارەکانە ناوخۆ و پەلەپەل دەست پێیەکەن وردە وردە کەرەستە نامێنێ لە دوکانەکانە تمەنە ئێرانی ڕۆژ لە دوای ڕۆژە کێشێتە خوارەوە خاهید دیت ئەیوێنن چاوتان پێکەوێ و ئێران دانانیشە تۆ نان بخۆی لە سلێمانی و هەولێرە ئەو دۆلاری نەوێت هەروە کە دۆلارەکان لە قنگە و خەڵکە ئەکێشێت لە قنگە ئێوەی شێکێشێت خاهید دیت دێتان ێزینیت و تێتەوە دیو بۆتان ئاسانترین تارگەت ڕاحەتترین تارگەت ئێوەن و بۆتان تێناودیو عێراق دەبێ بێتە ناوە ئەم شەڕە عێراق گەورەترین متحدە دەوڵەتە ئێرانیە عێراق بە 50 ملیۆن نەفر جەمعیەت بە خاکە گەورەیەک لە تەنیشتە ئێران و بە هەزاران کیلومتر سنوور لەگەڵ ئێرانە عێراق ئەشی بێتە ناوە شەڕەکە و تێتە ناوە شەڕەکە وا لە ناوە شەڕەکە پس اتفاقات ئایەندە ئەوە بوو کە ئێمە ئاماژەمان پێکرد پیاگی شەوەسە کە بۆ ئەم ڕۆژانە خۆی ئامادەکە تۆ دڵت پێوێت هەر ئەوێت دڵت پێ نەوێت هەر ئەوێت دایەوە خۆش